بەڵێ بەردەوامی ڕۆژی یەکشەمە ناوی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان ڕاگەیەنرا هەڵبەت لە ڕێی ئۆنلاینەوە بەپێی ئامارێکی وەزارەتی خوێنی باڵای هەرێمی کوردستان زیاتر لە 45,000 خوێندکار فۆرمیان پڕکردوێتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بە سوپاسەوە پرۆفیسۆر دکتۆر سەرکۆ محەممەد بەڕێوەبەری تۆماری گشتی زانکۆی سلێمانیم لەگەڵایە. دکتۆر سوپاس کاتی خۆت بێمە بەخشیبانی زۆر سپاس. دکتۆر گیان با لەوە دەست پێ بکەین. پێشوازی خوێندکاران بۆ سیستمی ئۆنلاین چۆن بوو تا ئێستا بە شێوەیەکی گشتی؟ طبعاً ئێوە ئەزانن کە چەند ساڵێکە کە ئەم سیستەمە بەکارێت بە شێوەیەکی گشتی خوێندکار ینی بەرچاوڕوونیکی باشی هەیە لەسەر مەسلەی زانکۆلاین و پڕکردنەوەی فۆرم و چەند ساڵێکی هیچ کێشەیەکمان نییە، هەندێک کێشەی کەم نەبێت کەتر بە بڵین پەنجەکانی دەسەژمێرە، بەڵام بە شێوەیەکی گشتی خوێندکار زانکۆلاینی پڕ کردوێتە و ناوی هاتوێتەوە لە ئەو شوێنی کە بە پێی کۆنمرەکەیت شمولیەکات. بەڵێ دکتۆر وەک لە پێشەکە باسم کرد زیاتر لە 45,000 خوێندکار فۆرمیان پڕکردوێتەوە. پرسیارەکەم ئەوە بەراورد بە ساڵی ڕابردوو چۆنە؟ طبعاً زیاترە مە ساڵی ڕابردووت کیدم ساڵانە زیاتریش ئەبێت بەهۆی ئەوەی کە خوێندکارێکی زیاترە چێتە پۆلی 12 و دەرئەچێ و پیشەیەکانمان هەیە و مەکتەبی نێودەوڵەتی و ئەوانەی کە ناوچە دابڕێنەکاری دەرەوەی هەرێم بە شێوەیەکی گشتی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کورسی بۆ ئامادە کردوون، ینی پار ساڵیش ئەو ڕێژەیە کورسێکی زۆرمان زیاد بوو و ئەم ساڵیش هەر کورسێکی زۆر زیایە، ینی هەموو خوێندکارێک کورسی تایبەتی خۆی بۆ دانراوە کە بەپێی کۆنمرەکەی. بەڵێ دکتۆر هەڵبەت هەموو ساڵێک نیگەرانی و گلەی خوێندکاران هەیە بەتاکید. ئەم ساڵ چۆنە؟ وڵا ئەم ساڵیش هەیە، ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی نیگەرانیەکان هەیە، چونکە ئەو نیگەرانیانش هیچ پەیوەندی نە بە وەزارەتی خوێندنی باڵاوەیە نە بە وەزارەتی پەروەردەیە، چونکە جەنابیش دەزانیت وەرگرتن لە زانکۆی پەیمانگاکان پەیوەندی بە ڕێژەی کورسی کۆلێج و بەشەکە هەیە لەگەڵ کۆنمرەی خوێندکارەکە، یعنی ئەو گلیانی کە ئێسەیەت بۆ لای ئێمە کە پار ساڵ خوێندکار لە چ کۆلێجێک وەرگیراوە ئەم ساڵ هەمان نمرەی هەیە لەو کۆلێجە وەرنەگیراوە، ینی ئەوە کێشەیەکە کە ساڵانە توشمانە بێت. بەڵێ دکتۆر سەرکۆ ئەوەی کە لە ئێستایا گرنگە هەڵبەت خوێندکارانیش یانوێت بینەر و بیسەری بن کەی مامەڵە یاسایەکانیان دەست پێ بکەن یاخود چی پێویستە لەگەڵ خۆیانە لە کاتی دەستپێکردنی ئەو مامەڵانە بۆ وەرگرتنیان لە زانکۆکان؟ بە شێوەیەکی گشتی ئێمە وەک زانکۆی سلێمانی ئێمە خۆمان لە سایتی زانکۆی سلێمانیە لینکی خۆمان بڵاو کردوێتەوە، هیچ پێویست ناکە ئەو خوێندکارە سەردانی تۆمارەکان کە یاخود تۆماری گشتی یاخود زانکۆکان کات ئەتوانێت لە لینکی زانکۆی سایتی زانکۆی سلێمانیەوە لینکێک دانراوە و ڤیددیۆی فێرکاری تایە ئەو فۆرمە پڕەکەنەوە و لە یەکسەر ئەچێ بۆ ئیمێڵەکەی و فۆرمەکە لە شوێنێک پرنتەکات، یعنی پێویست ناکات بێت بۆ سلێمانی ئەگەر لە دەرەوەی شار بێت و پێویست ناکات هەندێک شتی زیادە لەگەڵ خۆی بێنێت، داواکاریەکان نووسرا و تایبەتن و ئەو داواکاریانە ئەپلۆ دەکات و فۆرمەکەی ڕاکێشێت سەردانی تۆمارەکەی خۆیەکات بۆ تۆمارکردنی لە کۆلێج و بەشەکە. بەڵێ دکتۆر خوێندکار چۆن سکاڵا بکات یاخود بۆ نمونە ئەوانەی ناویان ناتۆ یان بۆ نمونە خوێندکار ئەوێت زانکۆی بگۆڕێ بەوە زانکۆیی کە ئەم میکانیزمە چۆنەکرێت؟ بە تاکید ساڵانە ئەومان توش ئەبێت کە خوێندکار ئێستا لە ناوی هاتووەتەوە بە ڕازی نییە لەو بەشەی کە ناوی هاتووەتەوە، ئێمە زۆر ئاسایی ینی هەموو ساڵێک دوای ناو هاتنەوەی خوێندکار چەند ڕۆژێک دە ڕۆژ دە ڕۆژ زیاتر دا ئەندرێت بۆ ئەوەی کە ئەو خوێندکارە بگۆڕینی بەشکات، ینی و بەشەی بەدڵی نییە بیگۆڕێت بۆ بەشێکی تر، بەڵام بە مەرجێک ئەو بەشی دووەم کورسی مابێت یاخود مەجال هەبێت کە خوێندکاری زیاتر وەرگێت. خۆی ئەم کێشانە ساڵانە ئێمە تووشمانە بێت، ئێمە زۆر جار لەم دانیشتانەیە یاخود لە ئیڤێنتەکانە ڕێنمونی خوێندکارەکەین، یانی ڕێنمایانەینێ کە ئەو شوێنی کە بەدڵت نییە ئەو بەشی کە بەدڵت نییە مەی خەرە ناو زانکۆلاینەکەی خۆت وە بە ئۆپشنێک مەینوسە و زۆر جار من ئەوە وتومە خوێندکاری وا هەیە دەرەوەی شاری نەبینیوە، بەڵام بۆ نمونە زانکۆیەگە نووسیا بەشێکە نووسێ زۆر دوورە لە شارەکەی خۆی و ئێستا ئەو بەشەی بۆ هاتووەتەوە هانا بۆ زانکۆکانێنێ بۆ تۆمارەکانێنێ کە بەشەکەی بگۆڕێت و ئێمە وەکو زانکۆی سلێمانی هاوکاریانەکەین بە شێوەیەکی گشتی
و ئێمە ڕێنمونیانەکەین کە چۆن بتوانن یەکەم جار ئەبێ بچن لە بەشەکەیان خۆیان تۆمارکەن دوایەوە کە لە بەشەکەی خۆی تۆمار کرد لینکی تایبەت بە شوێنگۆڕین هەیە ئەتوانن شوێنگۆڕینکەن بۆ هەر زانکۆ و کۆلێجەکەیە بە مەرجێک لە چوارچەوەی نمرەکەی خۆیان بێت. باشە دکتۆر سەرکۆ منە پرسم نمرەکان ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی بەراورد بە ساڵی ڕابردوو چۆنە بۆ نمونە ساڵی پار کۆلێژیان دازیاری یاخود پزیشکی 9 پوینت ئەوەنە بووە 9 بەنمونە ئەوە ئەم ساڵ لە چەند ئاوەستاوە بۆ نمونە ئەو کۆلێژانی کە خواستی زۆری خوێندکارانی لەسەر هەڵبەت بەتاکید ئەو کۆلێجانی کە خواستی زۆری لەسرە بە دەرەجەی یەک کۆلێجە پزیشکیەکان یاخود بەشە پزیشکیەکان یاخود پێی مانگا پزیشکیەکانە و ئەم ساڵ بەڕاستی دەرەجە جیاوازە لەگەڵ ساڵی پێشووە ڕوا ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی گشتی ئێمە زۆر جار لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینە نابێ احتیمادکەینە سەر نمرەی پار بەڵێ هەندێک نزی دوور و نزیکی هەیە لە نێوان وەرگتن لە بەش و کۆلێجەکانە بەڵام بە شێوەی گشتی نابێ احتیماد خەرێت سەری و ئەم احتیمادش ئەم ساڵ زۆربەی ئەو سکاڵانی کە بۆ ئێمەیەت بەهۆی ئەو پشگی ئەو احتیمادەیە کە خستیان لەسەر نمرەکانی پار لەو سنتەرانە یاخود ئەو کەسانی کە فۆڕی ئۆنلاینیان پڕ کردوەوە بەڵێ نمرە ئەم ساڵ زیاتر بووە هەرچەند وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ینی کورسیشی زیاد کردووە بەڵام بەڕاستی جیاوازی هەیە لەگەڵ نمرەکانی پارە وەرگرتن لە کۆلێجەکان بە تایبەتی کۆلێجە بەرزەکان. بەڵێ دکتۆر ئەوەی تێبینیەکرێت ڕێژەیەشی زۆری خوێندکاران لە هەرێمی کوردستان دێنە زانکۆکان بەڵێ کە ساڵ بە ساڵ ئەم ڕێژەیە بەرزترێ بێتەوە پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئەمە چی کردووە؟ بەڵێ ساڵانە ئێمە لە نیوەی وەرزە پلانی خۆمانە نێرین بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و بەسپاسەوە وەزیری خوێندنی باڵاش دائیمەن لە کۆبوونەوەکانە کە جەخت لەسەرەوە کاتەوە کە زۆربەی کوڕکچی کوردستانوانی خوێندکارن پۆلی دوانزن لە زانکۆکان کورسیان بۆ دابین کرێ زانکۆ پەیمانگاکان و هەواش بووە چەند ساڵێکە ئێمە کورسی زیادەمانەیە کورسی کەممان نییە بەڵام بەپێی ئەوەی کە خواست لەسەر هەندێک کۆلێج زیاترە ئەوەیە کە کێشەکان زۆربەی لە سوسیال میدیای خود لە تەلەڤیزیۆنەکان دەرەکەوێت کە خوێندکار گلێ و گازندەی هەیە ئینا دایمە پلەیەکی باش توانراوە ئەو بۆشاییانە پڕکرێتەوە کە کاتێک کە خوێندکار لە پۆلی دوانزە دەرئەچێت کورسی تایبەتی بۆ ئامادە ئەکرێت. بەڵێ دکتۆر من پرسیاری زۆر ماڕاستەکراوە لەسەرەوەی خوێندکار ئەتوانێت لە شوێنێکی نزمەوە بچێتە شوێنێکی بەرزتریان دەرەجەکە نمرەکەی پێوەرە بۆ ئەوە خۆی دووشت پێوەرە لێرەیە بە دەرەجەی یەکەم نمرەکەیە ئەبێ ئەو نمرەی بۆ ئەو کۆلێج و بەشە بگونجێت دووهەمیان ڕێژەی کورسی کۆلێج و بەشەکەیە ئەگەر بۆ نمونە کۆلێجێک 50 کورسی هەبێت هەر 50 کورسەکەی پڕ بوو بێتەوە زۆر ینی بە شێوەیەکی زۆر ئەستەمەتوانێت خوێندکاری زیاتر یاخود کورسی زیاتر دابینکە بۆ ئەو خوێندکاری کە ئەوێت شوێنگۆڕینکە بۆیە ئێمە دایما ئەڵێین کە زانکۆلاینی پڕکردەوە ئەوەی کە حەزی لێ یەکەم جار بینوسە بۆ ئەوەی دوایی تووشی پەشیمانی نەبی کە شوێنت نەبێت بتوانیت کە شوێنگۆڕینکەی دوای ئەوەی کە زانکۆلاین ناوت دەرچوو. کەواتە دکتۆر پڕکردنەوەی زانکۆلاین لە سەرەتاوە مەرجی سەرچێکە تۆ چ کۆلێژێک خوازی توە یاخود بەپێی نمرەکەتە ڕێنماییتان لەو بارەوە چیە هەڵبەت بۆ ساڵانی داهات زۆر خوێندکارەکەوێتەوە هەڵەیەوە هەڵبەت خۆتان زیاتر ئاگادار بەڵێ هەموو ساڵێ خوێندکارەکەوێتە ئەو هەڵەیەوە یعنی بەشی و کۆلێج هەڵ ئەبژێرێت بۆ نمونە لە دەرەوەی شارە یاخود بەڵام کۆلێجەکەی بەدڵە بەڵام لە دەرەوەی شارە دوای ئەوەی کە ناویێتەوە لە زانکۆلاین ناتوانێت لە دەرەوەی شار بژی یاخود بە پاراڵێڵ ئێستا ئەو کێشەمان هەیە پاراڵەلی پڕ کردوێتەوە ناوی هاتوێتەوە ئەڵێ پارەی پاراڵێڵم پێ نادرێ بۆی ئەمانە کێشن یعنی هیوادارم بۆ ساڵی ئایندە خوێندکارانی پۆلی دوانزەی خۆشەویست یعنی بتوانن بەسەر ئەو کێشەیە زاڵ بن و هەروەها بتوانن کە ئەو بەشانی کە توانای مادیان کەمە ئەو خوێندکارانی توانای مادیان کەمە ئەو بەشانە هەڵ نەبژێرن کە بە پاراڵێڵە یاخود بە کوردیەکەی بە پارەیە. بەڵێ دکتۆر بەشێک لە خوێندکاران هەڵبەت زۆر جار لە بۆ نمونە زانکۆی هەڵەبجە ناویەتەوە یاخود لە گەرمیان یاخود لە هەولێر لە دوهۆک جێگۆڕچێکردن یاخود گواستنەوە ئەمە تا چەند خوێندکار ئەتوانیان هەڵبەت ئەمەش بەپێی نمرە و کورسەکانەوە بەڕستان ئاماژەتان پێەیە خۆی
ئەوە لە ساڵی دووەما دەست پێکا مەسلەی گواستنەوە چکە گواستنەوە بێت ساڵی دووەمت بێت و هەروەها مەرج و ڕێنمایی تایبەتی خۆی هەیە ئەویان و تۆزێک ینی ئێستا زەحمەت بووە بەهۆی چیەوە بەهۆی دابینکردنی کورسی تەواوە وەروە پڕبوونەوەی کورسی تەواو لە زانکۆکانە بۆیە زۆر جار خوێنکار ساڵی یەکەمی لە زانکۆیەکە لە دەرەوەی بنمونە بینەوە شاری سلەیمانی ئێوە ساڵێکی تر بگەڕێتەوە ناو شاری سلێمانی چەند ڕێنمایەکی تایبەتی هەیە کە بێ ئەو ڕێنمایانە یەکێک لەو ڕێنمانیتیایە بێت اینجا ئەتوانێت گواستنەوە بکە لە شارێکەوە بۆ شارێکی تر. بەڵێ دکتۆر سەرکۆ من دو پرسیارەدا ڕاستەکەم پلانی زانکۆی سلێمانی بۆ ئەم ساڵ یاخود ساڵی داهاتوو مەبەستم بە دیاریکراوی بەشی نوێ هیچ دەکرێتەوە ئەم ساڵ کراوەتەوە یاخود ساڵ دوو بەش ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە دوو بەش کراوەتەوە بەشێکیان ینی لە ڕێژەی لە 100 خوێنکار لە زانکۆلاین پڕی کردووەتەوە و بەشێکی زۆر زۆر گرنگە یەکێکە لەو بەشانی کە ئینشەڵا دوا ڕۆژی هەیە و بەشی تریشمان هەیە کە زۆر بەداخەوە من لێرەوە ئێڵم کە خوێنکار کەم پەیوەندی پێوەکە یاخود لە زانکۆلاین پڕی ناکاتەوە بە شێوەیەکی گشتی هەلیکاریشی زۆرە بەڵام لەبەر ئەوەی ئێستا ینی ڕۆژگارەکە وای لێ هاتووە ئەگەر بەشێک یا کۆلێجێک لە دەرەوەی شار بێت خوێنکار کەم لە زانکۆلاین پڕی ئەکاتەوە بۆیە هیوادارم بۆ ساڵانی داهاتوو خوێنکار بتوانێت لەو بەشە تازانە هەر بەشێکی نوێ کرایەوە بتوانێت لە زانکۆلاین پڕی بکاتەوە بۆی دوا ڕۆژێکی ڕووناکی هەبێت ئینشاءڵڵا. ئێمەش بە هیوای ئینشاءڵڵا. بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەرکۆ محەممەد بەڕێوەبەری گشتی تۆماری زانکۆی سلێمانی تۆماری گشتی زانکۆی سلێمانی سپاس دەستێت لەگەڵ مابوون. زۆر سپاس بۆ زۆر سپاس.